داوا لە خەلچەکەین ژینگەی خۆپارێزن ئێمە وەکو بنکەی پۆلیس دارستان و ژینگەی سیدەکان بە شەو بە ڕۆژ مەفرەزەکانمان دەگەڕێن بۆ ڕێگرتن لە داری تەڕ هەر کەسێک داری تەرش ببڕی ئێمە ڕوبەڕووی ئاسانەکەینەوە لە ماوەی ڕابردوو ڕێژەیەکی زۆری داری تەڕمان دەست بە سەداگرتووە و بکەرەکانشمان سزا داون بە بڕیارێک داری چنار و بیش مەمنوع کرایە تەنها داری سپیندار نەبی ئەوان شتو جارەتن وەکو داری چیای سروشتی داری سنار و بیش مەمنوع کرایە خەڵکێک هەیە لە گوندی خۆی دێ ئەوێ سێبەری رێکە لە باخسەکەی ئێمە لیژنەیەکمان هەیە لەگەڵ هۆبەی پاوان و دارستانی سیدەکان سەردانی ئەم شوێنە ئەەکەین و ڕێگای پێ ئەدەین و دارێکی خۆی ببڕی چەند ڕێگایەکی لاوەچیمان گرتینە لە دارستانەکان بۆ ڕێگرتن لە داری تەڕ داواشمان کردیە لە قایمقامەتی قەزای سیدەکان شۆفەرێکمان بۆ دابین بکە چەند ڕێگایەکی لاوەچی هەن ئەوانش بگرین بۆ کۆنتترۆلکردنی بڕینی داری تەڕ سنوورێکی زۆر بەرفراوانشمان هەیە لە گۆشینەی تا بەرمیزە هەموو سنووری قەزای سیدەکانە و گەر خەڵک هاوکار نەبی هەر دارێکی پۆلیسێکی لە بن دابنین کۆنتترۆل نابێت خۆشببختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچە شاخاوەکان زوو دەستی بە دابشکردنی نەفت کرد ئێمەش داوا لە هاوڵاتیان دەکەین هاوکارمان بن لە بڕینی داری تەڕ چەند گوندێک لە دەڤەری برادۆست هاوکارمانن بنمونە وەکو گوندی شیوە گەرمک ژینگە خوانە پارێزن معلوماتمان هەیە چەند کە و باڵندەی چیوی لە ناو ئەوی خۆ لە ناو سنووری گوندەکە خۆیان بەڕەڵاکردینە و چاودێریانەکەن و هەر کەسێک ڕاوچیەک ئاندارێک ببڕێت ئەگەر پێشان کۆنتترۆل نەبوو ئێمە لێ ئاگدارەکەن و ئێمە هاوکاریانبی هیوادارین گوندەکانی دیکەش وەکو دانیشتوانی ئەم گوندە سنووری خوان پارێزن و هاوکارمان بن ئەندام و دەستگاکان وەکو قامەتی قەزای سیدەکان و بەشی ئاسایشی سیدەکان و بازگەی دەرهۆڵ و قەڵێتان و دێرێ و سەری بەرد و شیوە شێخان زۆر هاوکارمان بووینە لە ڕێگرتن لە داری تەڕ